عزیزان و وەرزش دۆستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەرهەم جەلالم خۆشحاڵم لە پرۆگرامێک تری جامی جیهانی بە ئێوەی بەڕێز و خۆشەوی شاد ئەبمەوە دیارە بە فەرمی کەمێک پێش ئێستا لایەکی یاری کۆتایی جامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەر ئاشکرا کرا کە هەڵبژاردەی ئەرجەنتینا هاوکات هەڵبژاردەی ئەرجەنتین بە فەرمی چاڕوانی هەرێکە لە هەڵبژاردەکانی مەغریب لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسایە کەوا بڕیارە هەردوو ناوبرا و سبەینێ کاژمێردە و لە هەمان کاتا ڕوبەڕووی یەکتر ببنەوە بۆ ئەوەی بە فەرمی هەردوو تیپی گەشتن بە قۆناغی داهاتوو ئاشکرا کرێت هاوکاتیش لە دوایین پۆینتە ئەرجەنتین لەگەڵ براوی ئەو دوو هەڵبژاردەیەدا بە فەرمی ئەبنە پاڵەوانی جامی جیهانی وڵاتی قەتەر واتە کوردی و کورتیەکەی ئێستا لە سەروبەندی کۆتاییەکانی جامی جیهانین. ئەگەر مۆڵەتم بن یەک دوو تێبینی هەیە باسی بکەین پێش ئەوەی وردەکاری یاریەکە باسکەین. ئەنی بەڕێزێک دانیشتووە بە دیارمانەوە هاندێری مێسیە مافی خۆیەتی بەڕێزێک دانیشتووە بەرامبەرمان هاندێری میسینیە ئەمی شەر مافی خۆیەتی. بەڵام لە دوجارە ئەبێ ئەم دوولایانە هەردووکیان کۆک بن لەسەر کۆمەڵی کۆلکەی هاوبەش کۆک بن لەسەر ئەوەی کە مێسی هەموو پێوەرەکانی ناسریشتی بوونی تێە. یعنی لەگەڵ ڕێزمە ئەمە نە پەیوەندی بە سۆزەوە هەیە پەیوەندی بە هاندەربوونەوە هەیە نە پەیوەندی بە بینەربوونەوە هەیە نە پەیوەندی بە دەمارگیریەوە هەیە نە پەیوەندی بە سۆزەوە هەیە نە پەیوەندی بە عەتفەوە هەیە. لە تۆپی پێدا ئێمە شتێکمان هەیە پێی ئەڵێن پێوەر. ئەم کوڕە و ئەم کەسایەتیە هەموو پێوەرێکی باشترینی تێدایە نەک باشتر باشترینی تێدایە. یاریزانێکە لە تەمەنی 35 ساڵیە گۆڵکاری جامی جیهانی 2022 یاریزانێک لە تەمەنی 35 ساڵیدایە ئەسێسکاری جامەکەیە. لەگەڵ ئەو پەڕێزما بۆ هاندەرانی ئەرجەنتین هەڵبژاردەی ئەرجەنتین تەنها جیاوازیەکەی مێسیە لەگەڵ ڕۆحێتێکی بەهێز و کاریگەر. وعین تۆ هاندەری مێسیت هاندەری مێسینیت ئەمە مافی خۆتە و ئازادیت و شتێکی زۆر نۆرماڵە. بەڵام لە کۆتاییدا ئەوە نۆرماڵ نییە تۆ بە هەر هۆکارێ لە هۆکارەکان دانەنی بە ئاسبەرزی لۆنێل میسیدا. ئەم یاریزانە وانە بێت لە خۆ گەشتی بێ بەم پۆینتەی کۆتایی جامی جیهانی. هەمومان ئەزانین بە زیاتر لە دوومان پێش دەستپێکردنی جامی جیهانی لەگەڵ یانی پاریسان ژێرمانە نەکگوێی بە دانیشاندن ئەیە نەکگوێی بە سەرێکی بوون ئەدا لە نێو یاریگادا هیچ جۆڵەیەکی زیادەی ناکرد و ناکەوتە ژێر کاریگەری هیچ بارودۆخێکەوە. ئامانجی هەبوو ئەم کوڕە ئامانجەکەی لە جامی جیهانیدا بوو وەتوانی بگاتە دوایین پاڵەوانێتی بگاتە دوایین خاڵ لە پاڵەوانێتێکە. کۆتا قسەم لەسەر مێسی من نازانم وەکو ڕای خۆم ئەبێتە پاڵەوانی جامی جیهانی یاخود نا، بەڵام لە ئێستەوە من ئەوە ئەڵێم جیاواز لە مێسی جیاواز لە لۆنێل میسی هیچ فاکتەرێک نییە هیچ پێوەرێکی وەرزشی نییە گریمان هەڵبژاردەی فەڕەنسا بێتە بەرامبەر هەڵبژاردەی ئەرجەنتین و چاوەڕوانی سەرکەوتن لە هەڵبژاردەی ئەرجەنتین کەی مێسی نەبێت. و من هیوادارم ئەمە زۆر بە ڕۆحێکی وەرزشی وەرگرن و من لە ئێستادا دوور لە هەموو عەتفێک و دوور لە هەموو سۆزێک ئەم چەند سەرنج و کۆمنت و تێبینیم هەبوو لەسەر یاریزان لۆنێل میسی. ئەرجەنتین بۆچی گەشت باری کۆتایی جامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەر؟ پاڵەوانی کۆ بە ئەمریکا بوو زنجیرەیەکی باش سەرکەوتنی بەدەست هێنابوو پێکاتەکەی لە ڕووی لایانی دەرونیەوە لە ڕووی متمانەوە لە ڕووی تەکتیکەوە لە ڕووی کوالیەتی وڵاتی ئەرجەنتینەوە لە لوتکەدا بوو گەشت وە لوتکە. یعنی من بە جوانی بیرمە پێشم وا بێ زۆرینەی هاوڕێیان ئەویان بیریە کە تیر و پشکەکە کرا ئەرجەنتین کەوتە بەرامبەر هەڵبژاردەی سعودیا جۆرە لە تەنس و جۆرە لە پێکەنین و جۆرە لە گاڵتەکردن دیار بوو بەم ڕکابەریەوە. بەڵام هێندەی ئەرجەنتین سعودیە کاریگەر بوو بۆی بگاتە ئەم بارودۆخە. سعودیە زلێکی میهرەبانی لە ئەرجەنتیننا هەتا وەکو کۆتایی ئەو زلەی لەبیر بوو هەتا وەکو کۆتایی گوێی بەو زلێ زرنگایەوە چەنە گرنگ بیت
چەنە بەهێز بیت، چەنە سەرکەوتوو بیت، چەنە سەرکەوتنی هەبێت، چ ڕیکۆردێ بشکێنی، لە کۆتاییدا شکست نزیکترین خاڵە. ئەرجەنتین شکستی هێنا، بەڵام هاوکێشە باوەکەتان بیر بێت ئەو ئازارەی نەو ڕوخێنێ بەهێزتر دەکات. بینیمان ئەرجەنتین بە چ بارودۆخێک لە قۆناغی کۆمەڵەکانە پەڕیەوە. دروست هەمان سیناریۆی پارساڵ یانە پاڵەوانەکانم بیرەخاتەوە، تێگڕا ئەیانە ڕیال مەدرید گرنگ نییە، بەهێز نییە، کاریگەر نییە، ناتوانێت جیاواسی دروستکە، بەڵام ڕیال مەدرید نازناوەکەی بەدەستێنە. من نازانم ئەرجەنتین نازناوە بەدەست ئێنیانە، بەڵام بۆ خودی مێسی ئەو مافەم پێ بن کەمێ جیاوازتر باسی مێسی بکەم. یعنی ئەو مافەم بنێ هاندێری میسی و با بڵین ئانی کە هاندێری میسی ژنین، ئەو مافەم بنێ ئەم شەو جیاوازتر کەمێ باسی میسی بکەم. یاریزانێک تەمەنی 35 ساڵیدا هەتاوەکو ئەم تەمەنە 2 جار هەڵبژاردەکەی گەیاندۆتە یاری کۆتایی جامی جیهانی. ئەو پەڕی بێویژدانیە پاش وازنێنانی میسی بڵێ میسی هیچ شتێکی نەگرۆ بۆ نیشتیمان. ینی ئەمە من ڕای خۆم ئەڵێم ئەو پەڕی بێویژدانیە دابنیشی بڵێ میسی هیچ شتێکی نەگرۆ بۆ نیشتیمان، هیچی نەکرد بێت 2 جار هەڵبژاردەکەی گەیاندۆتە یاری کۆتایی جامی جیهانی. ئەم ساڵ فاکتەرێکی جیاوازەیە مارتینێزی گۆڵ پارێزە. من ناشمە وردەکاری هەڵبژاردە و پێکاتە و ستافی ڕاهێنەران و ئەو سەپۆرتە بەهێزەی هەندەرانی هەڵبژاردەی ئەرجەنتین و وڵاتی ئەرجەنتین لە پشتی ئەم هەڵبژاردێن، ناشمە ئەو وردەکاریە، بەڵام پایە هەیە پایە. یعنی بخۆی میسی ئەرجەنتین با بڵێن لە مۆندیالەکانی پێشووترە پایەکی سەرەکی هەبوو کە میسی بوو، بەڵام ئەم ساڵ شان بەشانی ئەم پایەکی تر هەیە کە مارتینێزە. بۆیە یعنی کۆک بن لەسەرەوە، عنی با زۆر وردی نەکەمەوە. تێبینێکی تریش هەیە، خوا با هەر لێرەیە ئەمە بە کاتەکەی بە هەند وەرگرم. یعنی من لەگەڵ ئەو پەر ڕێزما ڕێز لە هەموو چە نەزەڕێگرم و ڕێز لە هەموو بۆچوونێکی شەگرم. پێشم وا بێ هەموو کەسێک ئازادە چۆن بیر ئەکاتەوە، چۆن بڕیارەدات و هیواداریشم ئەزیزان ئەو مافە بن بە منیش چۆن بیرەکەمەوە، چکە لە کۆتاییە منیش بینەرێکی تۆپی پێم. چەند ڕۆژێکە دەنگۆیەکی زۆر گەرم بڵاوە جامەکە دانراوە بۆ مێسی، بەچ هۆکارێک بە هۆکارەوەی کە مێسی جوولەکەیە و ئێستش با بڵێ ئیسرائیل و جوولەکە و ماسۆنیەت جامی جیهانی ئەبەن بەڕێەوە و دەستیان هەیە لە هەموو کایەکانی کۆمەڵگەیە بە دڵنیایە و جامی جیهانی ژێشێکە لەو کایانی کە ماسۆنیەت یاخود جوولەکە توانێک لای کاتەوە. یعنی من لەگەڵ ئەو پەڕ ڕێزما جارێک ترم قسەیەکەم، من وەکو شخصی خۆم پێکەنینم پێیەت باشە ئەگەر بڕیارە مێسی جامی جیهانی بۆ دامدرێت بۆ ئەم هەموو ڕاکەڕاکات لە نێو یاریگادا کە ئێمە بینیمان لە تایم یەکەمدا میسی سیاد لە 3-4 جار دەستی گر بەڕانیەوە کە دیارە میاژزانە پێکانی هەیە. هەڵبژاردەی ئەرجەنتین بیرتان بێ نزیک بوو لۆی لە قۆناغی کۆمەڵەکانە سەر نەکەوێت. تۆ بە چ بەڵگەیەک بە چ ئارگومنتێک ئەیسەلمێنی کە مێسی جامی جیهانی بۆ دانراوە؟ یعنی یەک یاریم پێ بڵێن کە ئەرجەنتین خراپ بوو بێت و سەرکەوت بێت، لەوانەیە باش یاری نەکرد بێت. یەک یاریم بۆ بێنن بە درێژای پاڵەوانتێکەوە ئەرجەنتین گەشت یاری کۆتایی لێدانێکی سزای ئاشکرای لەسەر ژیرابێت کە لێدانی سزا نەبوو بێ، کارتێکی سوور درابێ بە تیپی دژی ئەرجەنتین مستحق نەبوو بێت، گۆڵێک لە دژی ئەرجەنتین تۆمار کرا بێت گۆڵەکە لە شوێنی خۆیان نەبوو بێت. ئەمانە فاکتەری سەرەکی یەکلایکردنەوەی ئەنجامن. ڕاستە بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین کەمێ مجامەلە کراوە، بە تایبەتی لە یاریەکەی هۆڵندادا لە چەند سەرنجێکە پێویست بوو جۆرێکتر مامەڵەکرێت لەگەڵ یاریزانەکانی ئەرجەنتینە، بەڵام ئەمە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە جامەکە بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین دانراوە. یعنی دڵنیام ئێستا کاردانەوەیەکی تون هەیە بۆ لێدانە سزاکەی ئەلڤارێز. داوەرە بەڕێزەکان ئەتوان ڕووکردنەوە بە لەسەر لێدانە سزایە. بۆیە من هیوادارم یعنی دەمارگیری و ڕق و بوخز نەکاتە ئەوەی کە ڕێزم هەیە بارودۆخی گەوجاندن دروست بێت. بۆیە بە دڵنیاییەوە ئەم بارودۆخانە و ئەم سەرنجانە کە لەسەر خودی پاڵەوانێتیەکە هەیە و لە نێو پاڵەوانێتێکە شادراوە بە ئەرجەنتین هیچ سەرچاوەیەکی هەتاوەکو ئێستا نە مانتیقی لە پشتەوەیە نە لۆژیکی لە پشتەوەی ئەشێ لە چەند ساڵی داهاتووترە
ئێمە کۆمەڵەشتی تر ببیستین با زۆر دوور نەکەمەوە لە تەوەرەکە و زۆر دوور نەکەمەوە لە باسەکە ئەمە واقعێ بوو لە کۆتاییدا پێویستە هەموماندانی پیا بنین و ئامادەی ئەوەشەیە توانی حیوار و گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتانە بەڵام لە کۆتاییدا هیوادارین پارێزگاری لە ڕۆحی وەرزشی بکرێت لەوانەیە من نەزەرێکم هەبێ بەڕێز نەزەرێکی هەبێ یەکێکی تر نەزەرێکی هەبێ یەکێکی تر سەرنجێکی هەبێ لە کۆتاییدا ئەمە جیاوازی ڕادەربڕینە کرواتیا لە تایمی یەکەمە هەتا وەکو خولەکی 35 هەموو شتێکی کرد زۆر جوان یاری کرد کۆنتترۆڵ یاریگای کرد توانی فشار لە هەڵبژاردەی ئەرجنتینکە بەڵام یەکێ لە گرفتەکانی هەڵبژاردەی کرواتیا بە درێژای پاڵەوانێتەکە نەبوونی هێرشبەرێکە هاوکات دابەزینی توانای جەستەیە هاوکات بێمتمانەیە تا ڕادێک بە هەڵبژاردەی کرواتیا لە پاش دواکەوتن و پاشکەوتن بگەڕێتەوە بۆ پێشەوە کرواتیا سەرقاڵی گۆڵتۆمارکردن بوو لە هەڵبژاردەی ئەرجنتین 2 گۆڵی لە هەڵبژاردەی کرواتیا کرد یعنی ئەمە زۆر قورسە ئەم بارودۆخە من هەمیشە بۆ چوونێکم هەیە ئەڵێم گۆڵکردن وێنەی پلاک وایە وێنەی سویش پلاک وایە چۆن ئۆن و ئۆفی لەسەرە یعنی تیپێکە گۆڵەکە لە ئۆف ئۆیکا بە ئۆن ئەوەندە کاریگەری هەیە لەسەر ئەو هەڵبژاردە لەسەر دەرونی یاریزانەکان لە کاتێکە هەڵبژاردەی کرواتیا زۆر نزیک بوولەوەی گۆڵ تۆمارکە 2 گۆڵی لەسەر تۆمارکرد ئەمە چەند جار قورسە بێت لەسەر هەڵبژاردەی کرواتیا لە بەختی هەڵبژاردەی کرواتیا ئەم شەو مێسی جیاواز بوو لە بەختی هەڵبژاردەی کرواتیا ئەم شەو یاریزانەکانی کرواتیا تا ڕادێکی زۆر تەرکیزیان لەدەستدا بوو ئەمانە هەمووی بەدڵنیایی و کاریگەری هەیە بەدڵنیاییەوە ئێمە هەمیشە وتومانە ینی بە درێژایی جامی جیهانی ئەم قسەیە من نەتوان بڵێم لە دوای هەموو یاریەکان کردومانە تیپی باش لە یاری کاگیاریدا سەرکەوتوو نابێت تیپێک سەرکەوتوو ئەبێت کەمترین هەڵە بکات یاریکردنی هەڵبژاردەی ئەرجنتین یەکێکە لەو شێواز یاریکردیانەی من بە هیچ جۆرە نە ئاوەتە خوازم و نە حەزیشم پێێتی بەڵام لە دوجارە سکالۆنی زۆر واقعیانە مامەڵاکات بە دڵنیاییەوە سکالۆنی لەگەڵ هەلومەرج و لەگەڵ بارودۆخەکانە زۆر باشی مامەڵاکات ئەزانێ کوالەتی یاریزانەکانی چۆنە و ئەزانێ ئاستی پێکاتەکەی چۆنە بۆیە ئەگەر تێبینی بکەن هەڵبژاردەی ئەرجنتین بەڕەهایی هێرش نابات و بەڕەهاییش با بڵین یاری کراوە ناکات چەند سەرنجێکەیە لەسەر ئەوەی کە با بڵین هەڵبژاردەی ئەرجنتین یاری ناخۆشەکات چەند سەرنجێکەیە هەڵبژاردەی ئەرجنتین ناتوانێت بە شێوازیش کراو یاریکاوە لاستی چاوەڕوانی هاندەرانیان نییە ئێمە هەمیشە ئەیڵێن شێوازی یاریکردن مافی هەموو تیپێکە تۆ لە کۆتایە چێژ وەرەگریا چێژ وەرناگری ئەمە قسە و باس و بابەتێکی ترە منیش بەدڵنیایەوەکو شخصی خۆم چێژ لە یاریکردنی ئەرجنتین نبینە بە درێژای هەموو جگە لە یاریەکەی هۆڵندا یاریەکەی هۆڵنداش با بڵێن ئەنجامەکە جیاوازی دروست کرد بەڵام وەکو ئەوی بڵێ کە هەڵبژاردەی ئەرجنتین یارێکی بە چێژەکە بە دڵنیایەکی بە چێژ ناکە بگرە شێوازی بەرگریکردن زۆر زارتە بەسەر هەڵبژاردەی ئەرجنتینە بەڵام لە دوجارە ئەمە سکالۆنی وا بڕیار ئەیە کە ئەزانێ پێکهاتەکەی گونجاوە بۆ ئەوی بە شێوازی بەرگری یاریکە و کردو شێتی بگەشتە دوایین پوێنتیش لە قۆناغی جامی جیهانیدا ئایا سەرکەوتووە بێیانە ئەمە با لێگەڕین بۆ کاتەوە کات باشترین ڕوونکەرەوە بێ وەکات با بڵین باشترین وەڵامی پێ بێت بۆ ئەوەی کە ئایا هەڵبژاردەی ئەرجنتین سەرکەوتوو ئەبێت لە جامی جیهانی ئەتوانێت بێتە پاڵەوانی یاخوددا لە ئەگەری پەڕینەوەی هەڵبژاردەی فەڕەنسایە یعنی ئەگەر گومانێک دابنین هەرچەندە من وەکو خۆم بە شێوازێکی جیاوازی هەڵبژاردەی مەغریبەکەم پێم وابێ مەغریب بە شێوازی لە شێوازەکان پاڵەوانە یعنی هیچ گومان لەوەدا نییە کە هەڵبژاردەی مەغریب ئیسپانیا و کردوتە دەرەوە پرتوگالێک کردوتە لەگەڵ کرواتیا ئەنجامێکی جیاوازی هەبووە هیچ گومانی تێدا نیە ئەمە خۆی جۆرێک لە پاڵەوانتیدایە قسەمان لەسەر ئەو نیە بەڵام بینە سەر ئەوەی کە ئایا هەڵبژاردەی ئەرجنتین بکێتە بەرامبەر هەڵبژاردەی فەڕەنسا وەکو پێشتر ئاماژەمان پێکرد هەموو پێوەرەکانی بوون بە پاڵەوان لە بەرژەوەندی هەڵبژاردەی فەڕەنسایە جگە لە جیاوازێک ئەگەر بێت و میسی بتوانێت دروستی بکات بەڵام لە دوجاریش ینی ئێمە هەمیشە ئەگەرنە بۆ تێبینیانە پێویست ئەکا یەک هەڵبژار دەبێتە پاڵەوان تا هەڵبژاردەی ئەرجنتین چاوەڕوانی ئەوە ئاکات بۆیە هەڵبژاردەی ئەرجنتین زۆر گرنگە بە هەمان نەفەس و بە هەمان ستایل و بە هەمان سیناریۆ درێژە بدات بە ئەو ئاستی و ئەو شێواز یاریکردنی لە یاری کۆتاییدا نەگرێتە ژێر کاریگەری بارودۆخەکانە بڵێ بە شێوازی کراوە یاریەکەم و یاخود جۆرە لەم بابەتانە هەڵبژاردەی ئەرجنتین یارێکی داخراو ئەکات کەمێک با بڵێن چەند خولێکێک لە یاریەکەدا بە شێوازی هێرشبەری یاریەکات و چەند خولێکێکیش بە گشتی بە شێوازی بەرگری یاریەکات بۆیە بە دڵنیاییەوە ئەمەش گرنگترین تێبینیە بۆ هەڵبژاردەی
ئەرجەنتین وە زۆر گرنگە لە کۆتاییشا بە هەمان شێواز بەردەوام بێت. ئەگەر لە نازام هاوکارانم ئامادەن بۆ ئەوەی ڕای هاندەرانی ئەرجەنتین وەرگرن لە هەولێر یا خودنام ئاگادارم کەنەوە سپاسانەکەم هاوکاران مەمەشەوەکەن کەمێکی تر ڕای هاندەرانی هەڵبژاردەی ئەرجەنتین وەرئەگیرێت لە پایتەختی کوردستانەوە کە بە دڵنیاستە شەقامی ئیسکان پێم وا بێت زۆرە لە ناستروشتی بوونی هەڵبەتە ناستروشتی بوونی خۆشی پیانەوە دیارە بە تایبەتی هاندەرانی هەڵبژاردەی ئەرجەنتین پێم وا بێستە ئیسکان سەهۆڵەکە ئەمانە تاموبووی تایبەتی هەیە چکە هاندێرێکی بێشومار هەیە لە کوردستانە هەم هاندەری هەڵبژاردەی ئەرجەنتین هەم هاندەری هەڵبژاردەی برازیل کە ئەتوانم لێرە من بڵم بەداخ و هەڵبژاردەی برازیل لە قۆناغی پێشووترا ماڵاوی کردچکە وە ئەم شەو یاری ئەرجەنتین و برازیلمان بینە بەڵام سینیارۆکە بە جۆرێک و کرواتیەکەوتە بەرامبەر هەڵبژاردەی ئەرجەنتین بەڵام هیوادارم من لێرەشە ینی کاتەکەی زۆر بە پێویستە زانم کە ڕوو پارێزگاری لە ڕۆحی وەرزشی بکرێت و جیاوازیەکان قبول کرێت وەکو ئاماژەم پێکرد ئەشێت هاندەرانی ئەرجەنتین ئێستا لوتکەی خۆشحاڵی بوونیان بێت بەڵام لە دوجارە بیریان بێ شکست لە دەرگای ئەمانیشێت یعنی ئەم پاڵەوانتێنە پاڵەوانێکی تر یاخود لە یاری کۆتاییە یا هاندەرانی هەڵبژاردەی فەڕەنسا ئێمە هەمیشە ئەیڵین تۆپی پێ لە دوجارە وەرگرتنی چێژە وەرگرتنی خۆشیە تاکە هۆ من هەمیشە ئەیڵم تاکە هۆشبەری حەڵاڵ تۆپی پێیە یعنی تۆ بیرت ساف ئەکا هیزر سافەکە بەڵام هیوادارم یعنی ئەم هاندەربوونە سەر نەکێشێ بۆشتی تر سەر نەکێشێ بۆ کۆمەڵە بارودۆخ کە ئازانی زۆر جار پارێزگاری لە ڕۆحی وەرزشی ناکرێ معنی سەر ئەکێشێ بۆ توندوتیژی یا سەر ئەکێشێ بۆ پێدادان کە سپاس بۆ خۆی گەوراتوانین بڵین هاندەرانی وەرزشی لە کوردستانی خۆمانە لە لوتکەدانەوە بە درێژایی جامی جیهانی سپاس بۆ خوانەمان بینی و هیچ ڕووداوێکی کتوپڕ ڕوو بدات و هیچ ڕووداوێکی نەخوازرا ڕوو بدات کە ئەمەش بە دڵنیاییەوە ئاستی بەرزی وشیاری هاندەران و بینەرانی کورد دەرئەخات کە بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە ئەیڵین هاندەرێکی تایبەتی هەیە و لە سبەی شەویشدا ئەگەر بە کە گونجایی بزانم سبەی شەویش لای هەومان ئاشکرایە ئەو لایەنە دەرئەکەوێت کە با بڵین ئەبێت بە براوەی لایەکی تری یاری کۆتایی لە جامی جیهانیدا ئەمەش بە دڵنیایە و هەڵبژاردەکانی فەڕەنسا لەگەڵ هەڵبژاردەی مەغریبە و هەڵبژاردەی مەغریب من یعنی بەڕاستی جۆرێک نازام پێناسەیەشی بۆ بکەم ئەم هەڵبژاردەیە زۆر ناسروشتیە و ئەم هەڵبژاردەیە من پێم وا بێت ڕیکۆردەکەت لە با بڵین لە بەدرێژای مێژووی هەڵبژاردەکە گەشتۆتە ئەم قۆناغەمە خۆی بۆ خۆی سەرکەوتنە ینی سبێنی هەڵبژاردەی کردوە مەغریب بە دەرونێکی زۆر زۆر ئاسوودەوە یاریەکە دووە کاردانەوەکانی هەڵبژاردەی ئەرجەنتین ئەگەر درێژەی پێ بدەم مێسی بە فەرمی ڕایگەیاندووە ئەگەر بڕیارە پیرۆزبایی لە یەک کەس بکەم یەکەمین کەسکیە من پیرۆزبایی دەکەم پیرۆزبایی لە خانەوادەکەم ئەەکەم کە بە دڵنیاییەوە پاڵپشتێک و سەپۆرتێکی زۆر بە هێزیان هەبوو و کاریگەری زۆریان هەبوو لەسەرەوەی کە من ئاستێکی دڵخۆ ئاستێکی بێنە پێشکەشکەم بۆیە بە دڵنیاییەوە میسی ئەڵێ ئەگەر یەکەمین کەس بڕیارە پیرۆزباییکەم پیرۆزبایی لە خانەوادەکەم میسی هەمیشە ئازاین کە یەکێک بۆ لەو یاریزانانەی گرنگژێکی تایبەت ئەدابە خێزانەکەی و پێشماوی مەخاڵێکی زۆر زۆر سەرەکیە هەموو یاریزانێک با بڵین بە تایبەتی ئەو پیشەگەرانە زۆر بە تایبەتی پارێزگاری لە کەسایەتی خۆیانەکەن هەڵبەتە لۆنێل میسی بە تەمەنترین یاریزانە ساڵ 1950 بتوانێت لە یاری قۆناغی کرانە دەرەوەدا گۆڵ تۆمارکە و گۆڵیش دروستکات لە ئێستا داتوانێت بڵین گۆڵکاری جامی جیهانیە با بڵین گۆڵ دروستکاری جامی جیهانیەوە بە تەمەنترین یاریزانی جامی جیهانیە هاوکاشان بەشانی لۆکاس مۆدریچ تۆپی پێ هەنیشتی تیا بەڕاستی زۆر نادات پەروەرە بەڵام لە دوجاری شاپی سەگان جامەکە قوبوڵکە یعنی من بە خەدرێکی زۆر گەورەیە بینم وەکو ڕای خۆم ئەستێرێکی وەکو کریستیانۆ بڕوا بێ نازناوی جامی جیهانی ئەستێرێکی وەکو ڕاکیتیش بڕوا بێ جامی جیهانی ئەستێرێکی وەکو لیڤاندۆڤسکی بڕوا بێ جامی جیهانی ینی بەڕاستی جۆرە لە ناداتپەروەری هەیە لە تۆڵی پێدا بەڵام ئیتر لە دوجارە دەسەڵات نییە واقعەکەەوە ئەخوازە ینی چەندین ئێستا بۆ لەنا ئەستێرێکی دیاری وەکو ڕۆناڵدۆی بەرازیلی ڕۆشتووە بێ ئەوەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرێت جیجی بوفۆن ڕۆشتووە بێ ئەوەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرێت ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری هەیە و هەڵبژاردەی ئەرجەنتین تاکە هەڵبژاردەی ئەمریکای لاتینە لە 52 ساڵی ڕابردوودا بتوانێت لە پێش یاری کۆتاییدا 3 گۆڵ تۆمارکات دیارە هەڵبژاردەی ئەرجەنتین ئەتوانین بڵێن ئەم شەو
و ڕوویەکی زۆر باش و ڕوویەکی گەشت یا بە ئەمریکای لاتین میسی بوو بە دووەم یاریزان لە مێژووی جامی جیهانیدا بەشداری 19 گۆڵی کردبێت 5 گۆڵی تۆمار کردووە و 11 گۆڵ بوو بورن 8 ئەسێستی هەیە. مە گرنگترین ئەو بارودۆخانە و کاردانەوە بوو لەسەر هەڵبژاردەی ئەرجنتین و بە تایبەتیش میسی. ئەگەر پێم وا بێ ڕای بینەران ئامادەیە لە پایتەختی کوردستانەوە هاوکارمان هەژار هاوکارانم ئاماژە بۆکەن کە پێچێ کێشەیەکە بێت لە ئەوەی کاڕایی هاندەرانی هەڵبژاردەی ئەرجنتین وەربگرێت لە پایتەختی کوردستان، بەڵام ئینشەڵا ئێمە هەوڵ ئەدەین لە یاری کۆتاییدا بە شێوازێکی جیاواز و بە شێوازێکی تایبەت بتوانین ڕووماڵێکی زۆر چڕ و ڕووماڵێکی زۆر دوور بکەین و ڕای زۆرترین هەوادار و وەرزشدۆر لەسەر ئاستی کوردستان وەرگرین بە داوای لێبوردنەوە کە ئەزانین ئەم شەو بە هۆی بارانبارینەوە بەهۆی ئەو لۆدەی کە لەسەر هێڵی ئینتەرنێتەوەیە کە ئازانین یاری ئەو هەڵبژاردە گەورانە بێ لۆدێکی زۆر لەسەر ئەتەرنێت و خەڵکێکی زۆر باڵێن ئەبێ بەکارهێنەر ئەمەش دەورێ بە دڵنیاییەوە داوای لێبوردن لەو ئەزیزانەکەین کە نەماتوانیوە ڕایان وەرگرین. من لێرەدا هیچ شتێکم نەماوە پشتیوان بەخوای گەورە سبەی شەو لە هەمان کاتدا لە یاری نێوان هەڵبژاردەی فەڕەنسا لەگەڵ هەڵبژاردەی مەغریب دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بینەرمان ڕێزی بەرهەمجلال قبوڵکەن کاتێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. خواتان لەگەڵ.